بسم الله، الحمد لله والصلاة والسلام على رسول الله. باباسی نزای دوای نان خواردن کەین. ئەبوو سەعیدی خودری خوا لێ ڕازی بێت ئەگەڕێتەوە کە هەر کاتێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەواو بووە لە خواردن و خواردنەوەیەک ئەمە خوێند: الحمد لله الذي أطعمنا وسقانا وجعلنا مسلمين. سێشت کەوایە بەمانەکانی وەرگرین. الحمد لله الذي ئەوە مانای چییە؟ الحەمد تەواوی سپاس و ستایشەکان، لله شایستە بە خوای پەروەردگارە، بۆ خوای پەروەردگارە، الذي ئەوەی کە ئەطعەمەنا پێی بەخشین کە بیخۆین. ئەم وشەیە دوو بەش لە خۆگرێت. ئەطعەمەنا ئەطعەمەواتە ئەو خۆراکی پێبەخشیم. ئەطعەمە خۆراکی پێبەخشی، نا ئێمە. ئەطعەمەنا ئەو خۆراکی پێبەخشین. الذي ئەطعەمەنا ئەوەی کە خۆراکی پێبەخشین. وسەقانا ئەمەشیان بە هەمان شێوە سێ وشە لە خۆگرێت. واتە هەروەها سەقا ئەو خواردنەوەی پێبەخشی، ئەو خواردنەوەی بۆ دابین کرد. سەقا نا ئێمە، وسەقانا و خواردنەوەی بە ئێمە بەخشی. باشە؟ وجعلنا لێرەش سێ وشە هەیە. وجعلنا سێ وشەیە. واتە هەروەها جعل وای لێ کرد، نا ئێمە. وجعلنا هەروەها ئێمەی کرد بە بۆنەوە. ئەگەر بڵیت جعلنا واتە ئێمە وامان لێ کرد. جعلنا واتە ئێمە وامان لێ کرد. بۆیە جعل جعلو، جعلتە جعلتو، جعلتم جعلنا، جعلنا ئێمە وامان لێ کرد. جا بۆیە ئەگەر بڵێ وجعلنا مسلمین ئێمە خۆمان کردە مسلمان. نەخێر، بەو شێوەیە نییە. وجعلنا هەروەها ئەو ئێمەی کردە مسلمانەکان. مسلمین واتە مسلمانەکان. پێش هەموو شتێک لە دوای نان خواردن پێویستە سوپاسی خوای پەروەردگار بکەین. ئەگەر ئێمە سوپاسی خوای پەروەردگار بکەین، خوای پەروەردگار زیاترمان پێبەخشێت. هەروە ئەتوانین کۆمەڵێک بەڵگەی جیاواز ببینین لە کاتی نان خواردنمانە، بەڵگەکانی خوای پەروەردگار. خواردن لە کاتی برسێتیە نیعمەتێکی خوای پەروەردگار، و خواردنی باشت هەبێت بیخۆیت لە کاتی برسێتیە بە هەمان شێوە نیعمەتێکی گەورەی خوای پەروەردگارە. لەوەش زیاتر توانای ئەوەت هەبێت کە خواردن بخۆیت و بخۆیتەوە بە هەمان شێوە نیعمەتێکی گەورەی خوای پەروەردگارە. کۆتاییەکەی وجعلنا مسلمین بە هەمان شێوە زۆر سەرنجڕاکێشە. گەورەترینی ناو هەموو نیعمەتەکان بریتە لە ئیسلام. لە ڕێی ئیسلامەوە مانە و مەبەستی ژیانی خۆمان زانی لەم جیهانەیە. ئەو پەیامەی کە لە ناو وجعلنا مسلمینە هەیە ئەوەیە کە لە ئێستا و لە مودووە ژیانم لە ملکەچبوون و گوێڕاڵیکردن و سوپاسکردنی خوای پەروەردگارە بەسەرەبەم. لە وزەی کە لە خواردن و خواردنەوە دەست مەکەوێت من بەکاریهێنم وەک موسڵمانێک.